کابینەی هەشت بێگومان پڕ بوو لە کێشە و گرفت هەندێکی لە دەرەوەی ئێرادەی خۆمان بوو ڕنگ بە هەندێکیشی بەدەستی خۆمان هات بێتە دی بەڵام لەو قەیران و گرفتانەی کە ڕویان لە حکوومەت کرد ڕویان لە هاوڵاتیان کرد لەو 4 ساڵی ڕابردووە وای لێکردنی ئێمە دەستپەرین بۆ هەندێک چاکسازی ڕیشەی چاکسازی دارایی چاکسازی کارگێڕی چ سیستمی بایۆمەتری بێ چ پیاچوونەوە بە شێوازی کارکردنی وەزارەتی دارایی بێ کە من هیوادارم کابینەی نۆ بەرد بخاتە سەر ئەو بەردانە نەیەت بێت هەمووی لابەرێ و سەر لە نوێ دەست پێ بکاتەوە چکەنەوە ئەومان بینیوە بەعدە جار کابینەیەکە گۆڕێ هەر کەسە پێی وایە ئیشیەوەی پێش ئەو هیچ نییە و ئەو خۆی باشتر دەتوە ئەوە لە وەزارەتە هەیە لە هەموو ژیانە هەیە پێم وایە بناغێک دانراوە ئەم بناغە پێویستە پەرەی پێ بدرێ ئەم بناغەیە پێویستە گەشە بکە تاکو ئەو چاکسازیانی کە دەستمان بۆی بردووە کە هێشتا دەڵەمەند تۆکمە بن و بمێننەوە بۆ ئایندا.